ناوم بەهارە خەڵکی شاری سلێمانیم خاوەنی براندی نەسیمی گوڵەکانم لە 2016ەوە بیرۆکەی ئەم چنینی ئەم بووکەڵانم بۆ هاتوو دەستم کرد بە چنینی گوڵ و بووکەڵە سوپاس بەخوا تا ئێستا بەردەوامم کارەکانیشم زیاتر لە ڕێگای پێشانگاکان و پەیجەکەمەوە ساغەکەمەوە. ئەو مادانەی کە بووکەڵەکانمی پێ دروستەکەم خوریە عادەتەن بە قولاب ئەیچنم و ناوەکەشی بەلۆکە پڕەکەمەوە شتێکی جوان و سوکەڵەیە بۆ دەستی مناڵ. وڵای من هەر خۆم لە مناڵیەوە خولیای کاری چنین لە ئستەرما بووە، هەر لە مناڵیمەوە حەزم بە چنین کردووە. ئیتر بە پێی مەرحەلەکانی ژیان چنینەکانم گۆڕیوە بۆ نمونە سەرەتا جلوبەرێک بووە، دوای بیرۆکەی ئەوم بۆ هاتووە گوڵ دروستکەم بۆ ڕازاندنەوەی ماڵ. فترەیەکیش لەسەر ئەوە بەردەوام بووم، دواتر بیرۆکەی ئەم بووکەڵانەم بۆ هات و ئێستا لەسەر ئەمانە بەردەوامم. کە ئیشەکانمان ئیشی دەستی خۆمانن، زیاتر ئێستا خەڵک حەز دەکا یعنی برێ و بە بەرهەمە ناوخۆییەکان بات، لەبەرەوە سپاس بخوا ئیشەکانم باش ئەڕوات بەڕێوە. ئەم فستیڤاڵانە زۆر باشن بۆ ناساندنی بەرهەمەکانمان، اینجا خەڵک زیاتر بەرەوڕوو ئیشەکان بینێت لەوەی کە ئەها لە ڕێی پەیجەکانەوە، ئەوە زۆر باشە لە فستیڤاڵەکانە زیاتر ئیشەکانمان ساغە بێتەوە. پێیامیشم بۆ خانمانەوەیە یعنی دەست بەتاڵ مەبن، کاتێککە دەستان بەتاڵە یعنی هەوڵ بن بە سەرقاڵ بن بە ئیشێکی ترەوە، بە هاوکاری بڵێن باوکو و برا و مێردەکانیان بن، توانن بژێوی ژیانی خۆیان بەدەست بێنن، چونکە ئینسان کاتێک یعنی ئازادی تەواوی هەیە کە سربەخۆیە کە بتوانێت خاوەنی گیرفانی خۆی بێ، ڕەنج و ماندووبوون و بەری ڕەنجی خۆی بچنێت و بیخوات، ئەوە زۆر باشترە.